کاتی دەستپێکردنی بڕگە و بابەتەکانی دیکەی ئەمڕۆی بەیانی کورسان نیوزە چی لە نان گرنگترە؟ بەڕای من هیچ چکە من ناتوانم نان و برنج ناتوانم جیابەجیا بخۆم بێکۆ بخۆم. ئاخر هێوی جا ئاو و هەواش گرنگەوە نیە؟ نا حتمەن ئەوان بابەتێکی دیگەیە. نا ئێمە باز لە ئارد دەکەین بە دڵنیایی سوحبەت لەگەڵاکەم کە ئارد گرانە بێت ئیتر بەڕاستی ترسێک ڕاستەقینە دروستە بێ. جا ئێمە با تەحلیل نەکەین بۆ ئەم ترسە چونکە مامۆسایات نەوزاد ئەندامی دیسکی ئابووری هەروەها مامۆسای زانکۆش لێرەیە ئەندامی دیسکی ئابووری کورسان نیوزە هێوی با ئەو بزانین گرانبوونی نرخی ئارد چی مەترسیەکی هەیە بەخێوی مامۆسا. مامۆستا بەخێر بێ. مامۆستا ئەم بابەتە بۆ دروست بووە؟ بە حەقت بابەتەکە ئەوەندەی بە دوواداچوونێکمان کردوێنێ چەند مانگێکە هەیە وەکو سندیکای سەمونخانە و نانەواخانەکان باسییان دەکرد تا ئێستا چەند ئۆفەرێکیان خسۆتە بەردەم حکوومەت لەوەی کە هاوکاریان بکا بەڵام حکوومەت تا ئێستا هیچ وەڵامێکی نەبوو بۆیان هۆکارەکەی چەند هۆکارێکە کۆبووە هیچێک لەوانە دینار و دۆلارەکەیە کاریگەری بۆ سەر ئەوی شێڵێ فەردەیەک ئارد 10 تا 12,000 دینار گران بۆتەوە بە حکومیەوەی کە دۆلار گرانە وە گومرگ و باچ کە لە دەرەوە دەهێنرێ ئارد لەسەری زیاد بووە ئەم هۆکاری دووەمان لە ناو خۆدا گرانبوونەوەی نرخی سوتەمەنی و گاز کە بۆ مۆلیدە و بۆ فڕنەکانیان بەکاری دێنن باز دەوەش دەکەن کارەبایان وەک کاربای بازرگانی پێدەدرێ وەکو کارگە و پرۆژەکانی ترکە گرانتر دەکەوێت لەسەریان ئەمانە هەمووی کەڵەکە دەبێت دوجار خاوەن خان و سەمونخانەکان هیچ قازانجێ ناکەن بە وتەی خۆیان باش بۆیە دەبێت حکوومەت لەم دۆخەدا بە تایبەت بۆ ئەم جۆرە بابەت و شمەک و کاڵانە خێرا بێتە سەرخەت چونکە هەندێک بابەت هەیە ئەوانی کە باست کرد ببوورە هۆکارەکانی تری پشت گرانبوون یاخود داواکاری گرانبوونی نرخی نانە سەمونە بە هەمان شێوە نان ئەڵێن لە 8 بە 1000 بکرێ بە 6 بە 1000 بەڵام نرخی ئارد خۆی بووە بەرز بۆتەوە خۆی وتمان ینی بەرزبوونەوەی نرخی ئاردەکە بە دەرەجەیەکە گەڕێتەوە بۆی کە نرخی دۆلار گرانە لە دەرەوە دەهێنرێت زۆرێک لە نانەوخانەکان زۆرێک لە بازرگانەکان کە ئاردەهێنن ڕۆژانە نرخەکەی گۆڕانکاری بەسەر دێت بەوەی دۆلاری شەوانێڵێ بۆ هەر فەردەیەک 10 تا 12,000 دیناری چۆتە سەر باشە ئێمە پێم وابێ دانەوەڵە خۆمان بەکارێنین لە هەرێم ڕێژەکەش زۆر کات باسەکرێڵە ئێمە لە پێداویستی خۆمان زیاترە بۆچیمە زیاتر ئەومان هەیە ینی زۆرێک لەو ئاردی کە دابش دەکرێت یاخود بە ناوی ئەوی بەشە خۆراک دەڵێ بەعیبێ یاخودی ناوخۆبێ زۆرێک لە خاوەن سەمونخانەکان باسەوە دەکەن کە بەکەڵکیان نایە ئەو ئاردە بەکار ناهێنن ئاردی کە دەکڕن کابانەکانگلەی ئەمان هەیە ئاردی هاور دەکراو دەکردن ینی ئەمە خۆی لە خۆیدا دەبێت حکوومەت خۆی پێداچوونەوە بکات ئایا و ئاردەی کەی هێنێەوەیدا بە خەڵک یاخود نرخی هەرزانتر لە بازاڕەکان ئایا گرفتی چییە بۆچی مانگە باشە ئەتوانرێت بەکار بهێنرێ و کوالیتیشی بەرزە خۆی وەکو پێشتریش وتم ئەم کێشەیە 1-2 مانگە ینی کەڵەکە بووە بەڵامی تر دەڵێن لە توانامانە ماوە وەکو نانەوخان و سەمونخانەکان چیتر بەرگە بگرین ئێمە چەند خیارێکمان داوەتە دەست حکوومەت لەوانە یان 6 نان بن بە 1000 دینار یاخود گونکەکان بکەن بە 100 گرام کێشەکەی کەم بکەنەوانێ ئەمانە بۆ چارەسەرکردنی کاتیە بەڵام دوجار دەبینین هاوڵاتی زەرمەندی یەکەمە لەو نێوەندەدا خەیرانەکان خۆ دەبینی نرخی سوتەمەنی بۆنزین گران دەبێت هۆکارەکانی گواستنەوە گران دەبێتەوە نرخی نان و ئەم پێداویستیانە پێداویستی سەرەکی بژێوی هاوڵاتیە بۆیە حکوومەت ناکرێت لێرەدا دەسەوەستان بێ بە تایبەت بەڵام ئەگەر مامۆسا ببوورە مامۆسایەت ئەکەر گونکێک بکرێ بە 100 گرام نانەکە چی دەرەچێت خۆکو ئەشیعەت لێ ئازای چۆنە هەمیشە تۆ بە دیوە بازرگانەکە ئەو دەوێت قازانچکایتر حەق خۆیەتی ئەو دەوێت قازان بەڵام ئەوە حەلە نەخێر چارەسەر نییە نەخێر ئەوانە چارەسەرەکە ئەوەیە کە حکوومەت خۆی دەستێوەردانکە ینی دەستێوەردان بەوەی کە ئایا لە ڕوانگەی لابردنی باز و گومرگ بە تایبەت وەک هەنگاوی یەکەم بۆ سەر ئاردوودانەوێڵە و گەرمە و بابەتانە کە لە مەرزەکان و داخڵە بن گومرجان لەسەر لابەرێت تاکو دۆخەکە ئاسایی دەبێت و یاخود چارەسەریی باشتری بۆ دەدۆزرێتەوانم
ئاسانکاری لەوەی کە پێدانی کارەبایە خود نرخی کارەبایان ئەوانی ئەوان داوایەکەن لە نرخی سوتەمەنی بۆ خاوەن فڕن و نانۆخانەکان حکوومەت بتوانێت هاوکاریان کا بە کەمتر لە نرخی بازار بیانداتێ یعنی ئەمانە دوجار بۆ ئەوەیە کە ئەو قازان جێبکات و پرۆژەکە بەردەوام بێ نەک بۆی کە لەسەر هاوڵاتی قورستر بێ. باشە مامۆساکە شتێکی ئەوەیەتە پێشەوە چ کاریگەرێک لەسەر بازار دروستەکە ئەمە باواز لە دۆخی هاوڵاتی بێنین کە ڕەنگە هاوڵاتی شترسیلێنی شێخەمیەتی یاڵێ بۆ نمونە من ئەو نانی کە جاران بۆ نمونە ئەم کڕ ئێستا ئەوش گران بووە کە یەکێکە لە خۆراکە سەرەکیەکان بەتایبەت لە عراق وەرێمی کوردستانە لەبەر ئێمە زۆر پشتی پێ بەسی بەڵام کاتێک ئەمەیەتە پێشەوە لەسەر دۆخی بازار تۆ تەماشاکە ئەو خۆراکە سەرەکی پێداویستیانی ڕۆژانی هاوڵاتیان لە برنج لە نان لە ئارد لە کۆمەڵە ئەمانە بەپی کەلتوری ئەم وڵاتانە ژەمی سەرەکین یاخود پێداویستی سەرەکی ڕۆژانن بۆ بە دیوێکی دیریشدا بەدیل یاخود جێگرەوەیان نییە ئەوەیە کێشەکە کاتێک تۆ نان نەبێت چی بخوا کابرایانی بەدیلێکی نییە تێگەی بۆ نمونە ئێمە لە ئابووریدا جێگرەوەمان هەیە یان باز لە بەدیلەکەین بۆ نمونە کاتێک نرخی گۆشت گرانە بێت مریشک بە بەدیل دانین بۆ نمونە خەڵگە توانێت ئەوە بکڕێ بەس بەدیلی نان چییە خۆ سەمون نییە خۆ کێک نییە خۆ پسکیت نییە بەدیلێکی نییە شمێکی سەرەکی و کاڵایەکی پێویستی ڕۆژانەی بۆی حکوومەت دەبێت تاکو دۆخەکە ئاڵۆستر نەبووە یاخود تاکو کار نەگەشتۆتەوەی کە هاوڵاتی ناڕزایی لێ بکەوێتوانە دەبێت حکوومەت بەجددی بێتە سەرخەت و چارەسەرێک بۆ ئەو دۆخە بکات کە چارەسەرەکەش هێندە قورس نییە تەسەورەکەم ینی کاڵایەک نیوەکو بنزین نییە چونکە ئێمە وڵاتێکی بەرەمهێن نین بەداخەوە ئێمە بەکاربەرین هەرچی شمەک و کاڵا و پێداویستیمان هەیە لە وڵاتانەوە بۆمان دێ بۆیە کۆنتترۆلی نرخ لە دەسەڵاتی ئێمەیانیوەکو نە حکوومەت و نە بازرگانیش بۆیە هەر بەرزبوونەوەیکی نرخ لە دەرەوەی وڵاتی ئێمە کاریگەری ڕاستەوخۆ هەیە لە بەرزبوونەوەی مامۆسایەت با دوا پرسیار بێ بۆ بەڕێزت ئەو گەنمەی بەرهەمی ئەهێنین بەشی پێداویستی ناوخۆ کات یاخودنا بەداخەوە ئەم ساڵ کەمترە بۆی وشکە ساڵی و کەمی بارانەوانێ ئەو گەنمەی کە بەرەم هاتوو یاخود دراوە بە سایلۆکان تقریبا لە ئەتوانم بڵێن 50 بۆ 60 ساڵانی پێشووە بۆیە لە ئێستاوەمەش زەنجێکی مەترسیدارە پێمان دەڵێ لە چەند مانجی داهاتووە وردەوردەگەر کەم بێتەوە لە سایلۆکانیشدا حتمما دووبارە نرخی جاریشتر بەرز دەبێتەوە هەر شتێک خستنە ڕووی کەم بێ نرخی بەرز دەبێتەوە بۆی حکوومەت دەبێت لە ئێستاوە بەجددی ئیشی لەسەر خەمەش بخوا بەتەشیت لە ئێستاوە دەبێت بە دڵنیاییەوە چەند مانجی داهاتوو تا وەرزی دروێنێکی کێتەوانێ و تا کۆ پرۆسێ دووبارە دەبێتەوە حتمما ساڵێکی دەوێت بۆیە حکوومەت دەبێت لە ئێستاوە کار لەسەرەوە بکات بەدیل بدۆزێتەوانێ بەهێنانی ئارد و گەنم لە وڵاتانەوە یاخود زیادکردنیەوە بەشەیکە دێت. سپاس مامۆستاکە سپاس بۆ مامۆستا نەوزاد ئەندامی ژووری یاخود دیسکی ئابووری لە کورسا نیوز مامۆسای زانکۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکان.